شعوب سبحوه بابتهاج لأن اختياره جعل لنا طريق وللبشر في الجوهر فلذلك بۆمە بەستە لە هەموو جیهاندا مەسیحەکان ئەم یادە دەکەنەوەی پیرۆزی دەکەن بۆ ئەومە بەستەش مەسیحەکانی شاری سلێمانی ئەم شەو لە کەنیسەی ماری یوسف لە شاری سلێمانی کۆبوونەتوانێ و لێرە جەژن دەگەڕن و دوعا دەکەن و نوێژ دەکەن لەگەڵمان بزانین چۆن جەژنەکەیان الذي تجسد في آخر الأزمنة من البتول بغير زرع هاتف يا من رفع شأننا قدوس أنت يا رب انعطف أيها المحسن إلى تسبيحي بەڵێ وەکو هەموو جەژنەکان بەیەکەوە لەگەڵ خێزانەکانمان کۆوە بینەوە خواردنیش حازرەکەین بە تایبەتی بۆ بەیانی ئینشەڵڵا 25/12 عادەتەن بەیەکەوە دائەنیشین و خۆتەزانی عوتڵەشە ئیتر بەیەکەوە دائەنیشین و خواردنێکی جەژنانە ئاخۆین بەیەکەوە. باشە لە جەژنی مسلمانان ناخواردنەکان کە ئەیخۆن لە جەژنەکانیانە بەیانیان زووە ئەی لای ئێوە چ کاتێک خواردن نەخوانەوە خواردنەکانتان چی و چییە؟ خۆی ئەتیماد لەسەر کات ناکە لا ئێمە ئەتوانین لە نێوەڕۆوە مەسەلەن خواردنێکی جەژنانە حازرکەین بە تایبەتی کفتەی بروێش و هەنێ جۆری کفتەی تریشمان هەیە و طبعاً خواردنی تریش حازرەکەین وەکو بریانی و دۆڵمە تر هەر عایلەیەک و بەفێ حەزی خۆی. خاتون ئێوەکو مەسیحی ژیانتان لە کوردستانە چۆنە تا چەندە لێ ڕازین تا چەندە لە کوردستانە پێکەوە ژیان هەیە؟ سپاس بۆخوا ئێمە بە ئازادیەوە توانین ئەم ڕۆژانە یادی ئەم ڕۆژانە بکەین ئینشەڵڵا هیچ فەرقیشمان نییە لە بینی هیچ نەتەوە و هیچ ئاینێک سپاس بۆخوا هیچ کێشەیەکمان نییە. باشە وەک دەزانیت ساڵانە لەم یادەی ئێوەدا مسلمانانی یادی ئەکەنەوانێ ئێوە هەستان چۆنە کە مسلمانان ئاوا یادی ئەو جەژنەی ئێوە ئەکەنەوە؟ ئەمە بەڕاستی ئەمە هەستێکی زۆر خۆشە ئەمە پێکەوە ژیانە پێکەوە ژیانی پێڵین تعبیرە کاتە سەر خۆشەویستی لە بینی هەموو نەتەوە و ئاینەکان بۆیە زۆرمان پێخۆشە و ئێمەش حەزەکەین طبعاً دایم بەشداری عیدی مسلمانەکانیش بکەین. ئەم شەو یادی لەدایکبوونی حەزرەتی مەسیحەکەین لە کەنیسەکەیە چەند مەراسیمێکمان هەیە چەند مەراسیمێکی تایبەت بەو ڕۆژەمان هەیە کە لەگەڵ خێزانەکانمان کۆبووینەتەوە و یادی ئەم ڕۆژە پیرۆزە ئاکەین پەیامم ئاشتیە و خۆشەویستیە لە بینی هەموو ئاین و نەتەوەکان و هەموو عالەمیش. پیرۆزبایی لە کێ ئەکەی لەم جەژنەدا؟ وەڵی پیرۆزبایی لە ڕەفیق و عایلە و هەموو ئەو کەسانەی کە ئەیان ناسم. على كل ما عاينوا وسمعوا كما قيل لهم وشوحا لا لها أميناي شوحا يمشي حما
لێبێ سلااوجەریکەکەم ئەمڕۆ ئەم شەو یادی لە دایکبوونی حەزرەتی مەسیحا جەناب بۆچی هاتی بۆ ئێرە من وەکو مسلمانە حەزم کرد بەشداری بکەم لەگەڵ برا مەسیحەکانمانە ئەوان هەمیشە لە هەموو بۆنەکانی ئێمە بەشداریەکەن و زۆریش باشن لەگەڵمانە و پێویستە گرنگی بە بۆنەکانی ئەوانیش بین ئێمە کورد فێرین هەمیشە وەکو خوشک و برا پێکەوە بژین بۆیە حەزم کرد بەشداری بکەم لەگەڵیانە باشە تۆ هیچ هاوڕێیە کەسێکە هەیە مەسیحی بێ بێگومان ئەمڕۆ لەبەر هاوڕێیەکەم هاتین ئەو مەسیحی و زۆرشمان خۆشەوێت ئەی چۆن جەژنەکان لە پیرۆزەکەی وەکو چۆن خۆمان جژن پیرۆزەکەین بێگومان ئەبێ پیرۆزبایەکی گەرمیشەوە ئەمکەین زۆر بەدڵخۆشی و پیرۆزباییمان لێکردن ئێستش لەبەر خاتریە و هاتوین وەکو کۆمەڵێک هاوڕێژ کە لە زانکۆین پێمان خۆش بوو کە بەشداری بکەین لە شتێکی جیاوازە ڕێزی دینەکانی کە بگرین و شتانێکی جیاوازیش ببینین ئەی جەناب بۆچی هاتی بۆ ئێرە پێشەم شتێک بەخێر بێن من وەکو موسڵمانێک پیرۆزبایی لە برا و خوشکە مەسیحەکانمانەکەم پێشەم شتێک ئێمە مرۆڤین خوای گەورە هەمومانی دروست کردووە و ئێمەی موسڵمان وا ڕاهاتوین کە لەگەڵ هەموو دینەکانە تەبابین لەگەڵ هەمویانە زۆر دڵخۆش پێکەوە چۆن ئەوان جەژنەکانی ئێمە پیرۆز دەکەن ڕێزە دینەکەی ئێماگرن ئێمەش بە هەمان شێوە فەرزە لەسەرمان و چکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وای فێرکردووی کە لەسەر ڕێباسەکەی ئەو بین و ڕێز لە دینی هەر کەسێک بگرین کە زیانی بۆمان نەبێت جگە لەوە ئێمە هەمان دڵخۆش پێکەوە چکە تەباین دوای هەموو شتێکیش عەفو پێش هەموو شتێکیش ئێمە کوردین کەواتە گرنگە پێکەوە ژیان هەبێ لە کوردستانەوە و چۆن هەشە و گرنگە ئێمە یەکترمان قبوڵ بێ بە هەموو بیر و باوەڕەکەەوە بەڵێ بێگومان ئەبێ ئێمە پێش هەموو شتێک پێکەوە ژیان لە پێش هەموو شتێکەوەیە لە پێش دین لە پێش زمان و ڕنگ وە کللتور چونکە ئێمە مرۆڤین چی بە خوشک برا مەسیحەکان دەڵێ لێرەوە من پیرۆزبایان یەکەم بۆ زۆری دڵخۆشم پێیان من لە شوێنێکی زۆر دوورەوە ینی هاتوون بۆ ئێرە بە خاتری ئەوان چونکە ئەمێ ئەو دڵخۆشیان لەگەڵا بەش بکەم چۆن ئەوان خۆم خەڵی کەلارم باشە بەڵام لە زانگۆی سلێمانیە خوێنم لەسەر بە هۆکارێکی تایبەت لێرە فوجدوا مريم ويوسف والطفل موضوعا في المدود فلما رأوا أخبروا بالكلام الذي قيل لهم عن الصبي فكل الذين سمعوا تعجبوا مما تكلم به الرعاة معهم وكانت مريم تحفظ هذا الكلام كله وتتفكر به في قلبها حەزرەتی مەسیحا ئەتوێت چی بڵێ ئەمەوێ پیرۆزبایی لە هەموو کریسیانانی هەموو جیهان بکەم بە تایبەستی کریسیانانی شاری سلێمانی خۆشەویست و هیوادارم ئاشتی و تەبایی هەردەم ئاوباڵی کێشاوێ بەسەر هەموو لایەکە ئینشاءالله ئێوەکم مەسیحی کە لە شاری سلێمانیا دەژین ژیانکردن بۆ ئێوە چۆنە لە شاری سلێمانیا ژیانی ئێمە زۆر خۆش بۆ لە بیدایەتەوە قەت هەستمان نەکردو غەریبی لە ناوبرا مسڵمانەکان دائیمان یعنی وەکو برا خۆشە تەعاملیان کردو لەگەڵمانە زۆر ڕێزمان گیرا والحەمدولله ئەی هەستت چۆنە کە ئەبینی زۆربەی مسڵمانەکان ئەم جژنە لەگەڵ ئێوە یادەکەن و پیرۆزباییتان لێکەن هەستێکی خۆشە لەبەرەوەی ئێمەش بالمقابل
لە جەژنەکانی برا مسلمانەکانە ئێمەش پیرۆزباییان لێکەین و جەژنیان لەگەڵاکەین دایما. ئەیکاهێن بۆ ئەم کەنیسەیە لێرە چی ئەکەن؟ کەین بۆ ئێرە نوێژەکەین ینی لە بۆنەکانە و لێک شەمانیشانی بە بەرداوامی نوێژ هەیە لێرە، بەڵامی تر لە جەژنەکانە زیاتر خەڵک ینی ڕۆئەکات ئێرە بەپێی وەخت و بەپێی مەجال. جەژنتان پیرۆز زۆر سپاس دەکەم. پیرۆزبایی لە کێیە کە ئێمە جەژنی ئێوەیە؟ پیرۆزبایی لە هەموو گەلی کوردستان و بە تایبەتی برا مەسیحیەکان ژەکەم. لە کوردستانە ژیانی ئێوە چۆنە وەکو مەسیحی؟ ژیانی ئێمە زۆر 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 ئاساییە کە مەسیحین. تا چەندە لە کوردستانە پێکەوە ژیان هەیە؟ ئەتیادیە زۆرە ئەتیادیە پێکەوە ژین زۆر ڕێزمانەگرن و لەم جەژنە چی ئەکەن چی ئەخۆن چۆنە جەژنەکەتان؟ ئێمە کە هاوڵاتین لە جەژنا ئەتیادیە هەنی چێشت و سوالێنین و کۆبینەوە و گەردن ئازایی لێکەکەن؟ گەردن ئازایی لێکەکەین وە طبعاً لێبردن دشمان هەیە، دائما ئێمە لێبردنمان هەیە. ممنون. رتلي للرب أيتها الأرض كلها ويا شعوب سبحوه بابتهاج لأن اختياره جعل لنا طريق وللبشر في الجوهر فلذلك نمجدون. لنصرخ نحو الابن المولود من الآب قبل الدهور بدون استحالة، المسيح الإله الذي تجسد في آخر الأزمنة من البتول بغير زرع هاتف يا من رفع شأننا. ئەمڕۆ یادی لەدایکبوونی مەسیح ئەم شەوە 24 بۆ 25 مانگ کە ڕێوڕسمی ئاینی مەسیحی لە سەرانسەری جیهان قوداس و نوێژ و دوعا دەست پێ ئەکا بۆ پێشوازی لە ئەم یادە پیرۆزە. ئێمە وەکو شاری سلێمانی کەنیسەکەمان کەنیسەی مار یۆسف ئێمەش خۆمان حاضر کردووە بۆ دەست پێکردنی ئەم مەراسیمە پیرۆزە و خەڵکی مەسیحەکانی سلێمانی و هەروەها هەندێک لە برا مسلمانانی سلێمانی و ئاینەکانی تر هاتن بۆ کەنیسە بۆ بەشدار ئەبن لە ئەم پرۆسەیە کە پرۆسەیەکی پیرۆزە و ڕێوڕسمی پیرۆزە. ئێمە نوێژەکەمان و دوعاکەمان بە ئەم شەو حتا وەکو دوعای فرشتی ئاسمانیەکان کە هاتن بۆ لای شیڤانەکان لە شاری بەیت لەحمی فلستین کە پێیان وتن شکۆ بۆ خوددا لە ئەسمانی و لەسەر زەویش ئاشتی، زەویەکەمان پێویستی بە ئاشتیە. ئێمە ئەم شارە و ئەم وڵاتە و ئەم دنیا هەمووی پێویستی بە ئاشتیە. دوعاکەین بۆ خوا گەورە حتە ئاشتی و سەقامگیری و تەبایی بەڵاوە بێتەوە لە بینی هەمووی چین و توێژەکانی لە ئەم ژیانە و لەسەر ئەم زەویە. ئازادی ئاینیتان تا چەند پارێزراوە لە هەرێمی کوردستان؟ بەڵێ ئێمە وەکو مەسیحیەکانی هەرێمی کوردستان ئەتوانین بڵێن حتى ئاستی زۆر بەرز مافی مەسیحیەکان پارێزراوە و ئەتوانین بە ئازادی بژین، چونکە ئازادی شتێکی زۆر پیرۆزە لای ئێمە. بخوا ئینسانی دروستی کردووە بە ئازادی، ئەو ئازادیە لە هەموو شتێک گرنگترە. لەخوا بە زیاد بێ ئێمە ئەتوانین بڵێن لە هەرێمی کوردستان بە ئازادی بژین. بەڕێزخەزە لە شاری سلێمانی چەندە لە خێزانە مەسیحیەکان ینی وجودیان ماوە و بەشدارن لە
جاني كومراتي السليمانية إما وكو مسيحي كان لشاري سليماني استا زيادة لسيصد عائلة لسيصد سرخيزان من هي مسيحيين كأجين لأمشارية أنا الناس رتلي للرب أيتها الأرض كلها ويا شعوب سبحوه بابتهاج لأن اختياره جعل هذه لدایکبوونی حەزەتی مەسیح نیشانەیەکە بۆ هەموو جیهان کە تێیدا لەو ڕۆژەیە ڕزگارکەرێک پادشایەکمان بۆ لەدایکە بێت و ئاشتی سەرتاسەری ڕاگەێنێت لە هەموو جیهان. لەم ڕۆژە پیرۆزبایەکی ئەەکەی لەم ڕۆژەیە پیرۆزبایی لە هەموو جیهانەکەم بەدەنسیحەکان بە تایبەت بەڵام بۆ هەموو ئەوانی کە ئەیمانیشان بە مەسیحێت نەهێنەوە چونکە ئەم ڕۆژە ڕۆژی ڕزگارکردنی هەموو مرۆڤایەتی بوو نەک تەنها بۆ گەلێکی دیاریکراوە. ئەی هەستان چۆنە کە ساڵانە مسلمانانی ژوەکو ئێوە ئەم جەژنتان لەگەڵا ئەکەن و یادیەکەنەوە؟ بێگومان پێمان خۆشە ئەوە خۆی یادی لەدایکبوونی مەسیح ئەوە ئەمانجەکەیەتی کە هەموو گەلێک هەموو نەتەوەیەک هەموو ئاینەکان بێکەوە بهێنێت لەسەر یەک مێزدانێت و هەمومان دەستخینە ناو دەستی یەک لە ئاشتیا بژین. ئەتوانی تۆ زەباستی ئەم جەژنە بۆ بکەیت ئەم جەژنە چی ئەکەن چۆن پیرۆزبایی لە یەکتریەکان چی ئەخۆن چۆن کۆ ئەبنەوە؟ ئەمە بێگومان گرنگترین و سەرەکیترین جەژنە لای مەسیحیەکان لای هەموو مەسەبەکانی مەسیحێت بەڕاستی و بۆیە هەل لە کۆنەوە هەتا ئێستش لەوەتەی مەراسیمەکە دروست بووە چەند چالاکیەکی جیاواز لەخۆی ئەگرێ لە بواری خواردن ئەوە زیاتر دیاری نەکراوە بەڵام ئەوەی کە زیاتر ئێمە جەختی لەسەرەکەینەوە ئەوەیە کە لە یەکتری خۆش بین گردنی یەکتری ئازاکەین و لە هەمووشی خۆشتر دابشکردنی دیاریە بەسەر یەکتریە. دیارەکانتان چی؟ ئیتر دیارەیە کە دڵی بەرامبەرەکەت شادکە و لێت ببوورێ لەسەر و هەڵانەی کە ئەگە ڕۆژە لە ڕۆژان هەڵەیەکە بەرامبەر کردبێن دڵی ڕەنجان دەبێ دیاریکراو نییە هەدیەکە بە حەزی کەسەکە خۆی. بەڵێ زۆر زۆر سپاس دەکەم چاوەکە. رتلي للرب أيتها الأرض كلها ويا شعوب سبحوه بابتهاج